پێشتر دەگوترات دیموکراسی لە هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ ناوچەکانی تری عێراقدا لە ڕەوشێکی ئێجگار باشدایە. لە ئیرۆ ئەف دموکراسیە ڕاستی مەزنترین کریزان دبە ji demê şerê navxeyê 1998 gelo proseyê vê dîmokrasiyetê û krîzên herêmê çendê karîgerî heye li ser baweriya welatên Rojava؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە کورد کۆنێکشن میوانداری دکتۆر محەممەد جەلال مەجید دەکا. دکتۆر محەممەد پسپۆڕی زانستە سیاسیەکانە لە زانکۆی ئەکستەر لە بەریتانیا. دکتۆر سوپاسی ئامادەبوونت دەکەم لە ستۆدیۆی دەنگی ئەمریکا لە لەندەن و حەزیش دەکەم سەرەتا بە کورتی هەڵسەنگانێکی خۆتمان بدەیتێ لەسەر پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان. ئەم کاتتان باش و زۆر سپاسی بە ڕێزیشتانەکەم. بەڕاستی پرۆسەی دیموکراسی لە کوردستانی عێراق ئەمڕۆ لە قەیرانێکی گەورایە و لە قەیرانێکی هێجگار گەورەشایە. بەڕاستی من لە ڕابردوودا پێش ڕۆداوەکانی دوانزەیدا کە سەرۆکی پەرلەمان داوای لێکرا نەگەڕێتەوە بۆ هەولێر پرۆژەی دیموکراسی هەرێمی کوردستانم وەکو نمونەیەکی زۆر درەوشاوە ئەبینی و دایم وەکو مۆدێلێکی دیموکراسیەتێکی پێنەگەیشتوو ئاماژەم پێدەدا. واتە دیموکراسیەتەکانی ڕۆژئاوا دیموکراسیەتی ئەنزیمەی دیموکراسی پێشکەوتون پێگەیشتون ئەوەی هەرێمی کوردستان بە پێنەگەیشتوو ناومهێنا. بەڵام دوای ڕووداوەکانی دوانزەیدا بەڕاستی تێڕوانینم گۆڕا و هەستم کرد کە تا ئێستا ئێمە لە قۆناغیەکەین. ئەگەر ئێمە بێت و سەیری قۆناغەکانی گەشەکردنی حکومڕانی بکەین لە وڵاتانی جیهانی سێم ئەتوانین بیکەین بە سێ قۆناغەوە. قۆناغی یەکەم قۆناغی ژێردەستەیی و ئیستیعماری و کۆلۆنیاڵی، قۆناغی دوای ئەوە قۆناغی ڕزگار بوون بەڵام لە ژێر نظامێکی ئۆتۆقراتی بە شەرعیەتێکی شۆڕژگێڕی و دوای ئێوەش هەنگاوی دوای ئێوە لەدایکبوونی ئەزمونێکی دیموکراتی تازە یان نوێ یان ساوە. بەڵام بەداخەوە بەهۆی ڕووداوەکانی دوانزەیدەوە من گەیشتمە ئەو دەرەنجامەی کە ئێمە هەنگاوێکی گەورەمان نابۆ دواوە و ئێستا لە ململانی ئەوە داین. ئایا ئەتوانین ئایا گەلی کورد ئەتوانێت لە هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد ئەتوانێت لە هەرێمی کوردستانە بگوێزرێتەوە لە قۆناغی شەرعیەتێکی شۆڕژگێڕی لە ژێر سیستمێکی ئۆتۆقراتی بۆ سیستمێکی دیموکراتی پێنەگەیشتوو. دکتۆر ڕۆژئاوا چۆن سەیری ئەم دیموکراسیە دەکا بە تایبەت ئەوروپیەکان؟ بەڵێ بەڕاستی وەکت من تێبینیم کردووە هەم ئەوروپا هەم ئەمریکا پرۆژەی دیموکراسی هەرێمی کوردستانیان بە پرۆژەیەکی زۆر جوانە بینی، زۆر دڵیان پێخۆش بوو و ئەمریکا و ڕۆژئاوا ئومێدی وا بوو کە ئەو ئەزمونەی لە هەرێمی کوردستان هەیە هەم عێراقی عەرەبی چاوی لێ بکە هەم وڵاتانی دەوروبەر. بەڵام بەم ڕووداوانەی کە لە کۆتایی ساڵی پارە ڕوویا بەداخەوە تێڕوانینیان زۆر گۆڕاوە و بە چاوێکی ترەوە سەیری ئەم ئەزمونەکەن. باشە دکتۆر ئەم پاشەکشەیە کە جەنابەت ئاماژەی پێدەکەی لە هەرێمی کوردستان و سەبارەت بە پرۆسەی دیموکراسی چەندێک کاریگەری هەیە بەسەر کۆمەکی وڵاتانەوە بۆ هەرێم لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا؟ لەو بڕوایەدام ئێستا وڵاتانی ڕۆژئاوا هێزی پێشمەرگەی کوردستان بە خەتێکی دیفاعی گرنگە بینن، حەزەکەن هاوکاریکەن و هاوکاریشی ئەەکەن. بەڵام لە عینەن کاتیشە لە 27 دەی 2015 لە واشنتن سەرۆکی پێشووی مخابەراتی بەریتانی زۆر بە ئاشکراوتی وتی کوردەکان وەکو حەلیفێک لە بواری سەربازیە و وەکو حەلیفێک لە باری مخابەراتی هەواڵگریە دەکرێت پشتیان پێ ببەسترێت. بەڵام لەو بڕوایەدام لە بواری سیاسیە زۆریان ماوە پێنەگەیشتون و بەڕاستی ئەوە زۆر وازحە ئەگەر سەرۆکی مخابەراتی بەریتانی پێشوو بڵێت پێنەگەیشتون لە ناحیە سیاسیەوە دیارە زەرێکی زۆر گەورەی لە ئەزمموی کورداوە لە دەرەوە. باشە دکتۆر ئەمە قسەی سەرۆکی دەستگای مخابەراتی بەریتانیا، بەڵام دیپلۆماتانی تری بەریتانی سیاسیەکان چۆن لەم ڕەوشە دەڕوانن بە تایبەتی لە ئێستاشدا کە دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان بە سەردانێک لە بەریتانیایە؟ بە تێگەیشتنی من لە کاتی هاتنی سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ لەندەن چاوی کەوتووە بە هەندێک بەرپرس و پەرلەمانتار. زۆربەی تێڕوانینی ئەوان وایە
کە کوردستان ماوێتی و کاتێکی زۆری ئەوێت تا ئەم دەستگا و موسساتانە پێ ئەگەن و بناگە دائەکوتن. ئەمەش دەری ئەخات کە ئەمان وەکو بڵی پش و درێژیەکیان هەیە و سەبریان هەیە لەگەڵ ئەم ئەزمونە و خۆشیان تەوەقع ناکەن چاوەڕوانی ئەوە ناکەن کە شتی زۆر زۆر گەورەی ڕووبدا لە نەتیجەی ئەم هەڵسوکەوتانەی کە لە کۆتایی پارە بە تایبەتی ڕوویدا. بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە ئەوان نیگەران نین و پیان ناخۆش نییە کە پرۆسی دیموکراسی کوردستان ئەم هەڵگاوانی بۆ دواوە ناوە. دکتۆر محەممەد باشە ڕێبەرایەتی سیاسی کورد چی بژارەی هەیە چ ئۆپشنی هەیە بۆ ئەوەی ئەم قەیرانانە چارەسەر بکرێن؟ بە بڕوای من کاتی ئەوە هاتووە کە شەرعیەتی شۆڕژگێڕی بخرێتە دواوە و شەرعیەتێکی تازە بێتە کایەوە لە هەرێمی کوردستانی. ئەو شەرعیەتە چۆن بێ؟ ئەو شەرعیەتە لەسەر ئەساسی پێکێنانی موسساتی تۆکمە لەسەر ئەساسی شەرعیەتی دیموکراسی و دەنگدان و یەکێک لە کارەهەرە گەورەکان ئەوەیە کە 5 پارتە سەرەکیەکەی پەرلەمانی کوردستان بتوانن پێک بێن لەسەر پرۆژەیەک و بە تایبەتی بە بڕوای من بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانی عێراق گەورەترین پارتی سیاسیە لە هەرێمی کوردستانە ئەبێ بگەنە هەندێک ئیتیفاقیات و ڕێکەوتون و هەردوو لە هەندێک تەنازولات بۆ یەکتری بکەن بۆ ئەوەی بتوانین پرۆسی دیموکراسی جارێکی تر ببین بەرەو پێشەوە و جارێکی تر بتوانین ئێمە بڵین پرۆسی دیموکراسی کوردستان على الأقل یان بەلایانی کەمەوە پرۆسەیەکی دیموکراسی پێنەگەیشتووە و وردە بەرەو پێشەوە ڕوات. دکتۆر زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی کورد کۆنێکشندا.